ڕاستە ئێمە هەموو یاریەکان یعنی چووکە کەوتنتە دۆخێکەوە دۆخێکی ناهەموار هەموو یاریەکان بە زەخت دەست پێکەین بۆ ئێمە سەرەتا گۆڵ بکەین شەوشێکمان پێوە دیارە گۆڵ دەخۆن یعنی تیپەکەمان تێگەچێ هەموو یارێک ئێمە مستەیتەرین بەسەر یاریەکە بەڵام لە گۆڵکردن مۆفەق نین و گۆڵیش دەخۆین ئەوە کێشە ئێمە هەموو یاریەکان بە پەلەپەل دەستمان پێکردو بۆی یاریەکە بین و چووکە ئێمە لە ڕیزبەندی دواوین هەموو یارێک تمۆحمان سێ خاڵی یاریەکەیە بەڵام بەسەرمان داداشکێتەوە هەموو یاریەکان زۆر سپاس بخوای گەورە ئەمڕۆ توانیمان سێ خاڵی زۆر گرنگە دەرەوە یارگای خۆمان بەدەست بێنین ئەم سێ خاڵە بوومە زۆر گرنگ بوو چونکە لە جەولەی دابێ ئێمە منتەزرین ئینشاڵڵا لە یاریەکانی داهات بتوانین زیاتر خۆمان لە ڕزمەندی پێشەوە نزیک بکەینەوە تمۆحمان ڕزمەندی پێشەوە و ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوش مەفەق دەبین ئەمڕۆ ڕۆژێکی تایبەت زۆر بۆم چونکە توانیم دوو گۆڵی برنەوە تۆمار بکەم و الحەمدولله زۆر سپاس بەخوای گەورە